ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ پشتگیری لە خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران بۆ موچە دەکات و داواش لە حکوومەتی هەرێم دەکات دەست بەجێ مامۆستا دەستگیرکراوەکان ئازاد بکات. ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ لەبارەی سیستەمی خوێندنی ئەمساڵ ڕەخنەی لە حکوومەت هەیە و خوێندنی ئەلکترۆنی ڕەت دەکاتەوە و پێی وایە پرۆسەی خوێندن ڕوبەڕووی شکستی زیاتر دەبێتەوە. لەسەر ڕەوشی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان کە خاڵە سەرەکیەکانەوە بوو یەکەم ڕەتکردنەوەی پرۆژەی خوێندنی ئەلکترۆنی لە ناوەندەکانی خوێندن کە ئێمە هەست دەکەین ئەوە خزمەتی پرۆسەی پەروەردە و خوێندن ناکە بەڵکو دەبێت دەوام لە ناوەندەکانی خوێندن بێ بە ڕێنمایە تەندروستیەکان و ئەمەش دەستپێکی خوێندنیش پابەندە بەوەی کە شایستە داراییەکانی مامۆستایان جێبەجێ بکرێت کەسی ڕۆژجارێت موچەی تەواو بدرێت و کەم تەرخەمیش نەکرێت و خاڵێکی تریش ئەوە بوو کە ئێمە پشتگیری هەموو خۆپیشاندانە مەدەنیەکان دەکەین و داواش دەکەین جیراوەکان ئازاد بکرێت. حکوومەتی هەرێم بڕیاری داوە بۆ خوێندنی ئەمساڵ سیستەمی ئەلکترۆنی پەیڕەو بکرێت لە کاتێکدا ژێرخانی ئەو سیستەمە لە هەرێم بوونی نییە. بەشێکیش لە مامۆستایان ئەو بڕیارە با بڕیارێکی سیاسی دەزان و دەڵێن حکوومەت لا ترسی نەدانی موچە و بایکۆتی سەرتاسەری مامۆستایان ئەو کارەی کردووە. هەموو ڕەتکردنەوەی هەر بابەتێک پەیوەستی بە دوو لایەنەوە هەیە، یەک لایەنی مادی دوو لایەنی معنەوی. ئەمە هەمومان خۆمان ئەزانین هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی و ئابووریاتی ئەپەڕێت کەوە بابەتە داراییەکەیەتی هەموو ماڵێک و هەموو قوتابخانەیەک و هەموو خێزانێک بۆ نمونە کە خوێندکاری تایە بێگومان خاوەنی ئەنتەرنێت نییە، خاوەنی خەتی ئەنتەرنێت ئەوەشی کە دیراسە کراوە تا ئێستاشە پێم وابێ نزیکەی 900 خوێندنگە لە شوێنە دوورە دەستەکان واتە لە گوندنشینەکان و شوێنە دوورە دەستان کە خەتی ئەنتەرنێتیان بە شێوازێکی ڕێکوپێک پێنەگەشتووە بەڕاستی ئەوە خۆی بۆ خۆی خەلەلە. ئەوە بژن فکرێکە سیاسیە یعنی کو بیکو یعنی پتر یۆزانستبیش بەرچە یعنی حکوومەت دەست هەڵا شوێ چەندی ترسیتن کو بایکوتا گشتیر سەرانسەری کوردستانە بێتە ڕاگەهاندن ji ber vê çandê pena bêya ber vê çandê ku sîstemê mubashirê yê xwendingeha kîta sîstemeke elektrînî ji ber vê çandê bedîlêdî hey hikûmetê desthilatê biçîtin jiyar û jiyana mamostayan xweş ketin keramet û qedr û rêz û şikûya wan bi hêz pêxîte vê çandê vê çandê carek dî ev sîstemê seqet û faşilê wan carek dî di zivrî te ve ber ev sîstemekê bi hêz û baş û yê quwet. سەرەڕای ناڕەزایەتی مامۆستایان لە دواکەوتنی موچە و هەڕەشەی بایکۆتکردنی خوێندن حکوومەتی هەرێم ئامادەنیە کێشەی بێموچەیی چارەسەر بکات. وەزارەتی پەروەردەش بێ گوێدانە پسپۆڕانی پەروەردە بڕیاری داوە بۆ ئەم ساڵی خوێندن پۆلەکانی 1 و 2 بنەڕەتی و 12 ئامادەی لە ناو هۆڵەکان بن و ئەوانی دیکەش بە ئەلکترۆنی درێژە بە خوێندن بدەن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام.